بسم الله الرحمن الرحیم. ڕۆژی جیهانی قودس کە لەلایەن ڕێبەری کۆچکوردی کۆماری ئیسلامی ئێران ئیمام خومینی کە دواهینی مانگی ڕەمەزانی بۆ دیاری کردووە، بانگەوازێکە بۆ پشتیوانی لە گەلی فەلەستین و کۆدەنگی گەلانی موسڵمان بۆ ڕزگارکردنی قودس وەکو ڕووگەی یەکەمی موسڵمانان. خاڵی وەرچەرخانی گرنگ بوو کە سیستمی نوێی ئێرانی لە جەرگەی پشتیوانانی پرۆژەی زایۆنیستی دەرهێنا و کردیە پشتیوانی گەلی ئازادی خوازی فەلەستین و کێشە ڕەواکەی. ڕاستەوخۆ لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران لە شوباتی 1970دا باڵوێزخانەی قەوارەی زایۆنیستی لە تاران کرایە باڵوێزخانەی فەلەستین. ئەوە لە کاتێکدا بوو هێشتا ڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستین بە تیۆریش دەوڵەتی فەلەستینی ڕانەگەیاندبوو. گەرچی بە پشتیوانی ڕاستەوخۆی ئیداری سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ پرۆژەی زایۆنیستی بۆ داگیرکردن و سەرکوتکردنی فەلەستینیەکان گەیشتۆتە ئاستێکی ترسناک، بەڵام لە بەرامبەردا گەلانی موسڵمان بەگشتی و گەلی فەلەستین بە تایبەتی لە هۆشیارەیەکی تەواودا دەژین. هەر بۆیە ساڵی ڕابردوو بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی قەوارەی زایۆنی ڕایگەیاند ئەوان لەگەڵ دەسەڵاتدارانی وڵاتانی ناوچەکەدا کێشەیان نییە، بەڵکو لە ڕای گشتی گەلانیان نیگەرانن کە ئامادەنین لەگەڵ قەوارەکەیدا ئاشتی بکەن. پشتیوانانی زایۆنیزم دەیان ساڵە بانگەشەی ئەوە دەدەن بە گوێی گەلانی ناوچەکەدا کە ئاساییکردنەوەی پەیوەندی ئابووری و سیاسی لەگەڵ قەوارەی زایۆنیدا بە قازانجی گەلانی ناوچەکەیە. بەڵام باشترین نمونە بۆ بە درۆخستنەوەی ئەو بانگەشەیە ڕێکەوتنامەکانی کام دێڤید و وادی عەرەب و ئۆسلۆیە کە لە دوای ئەو ڕێکەوتنانەوە ئەو وڵاتانە لە ڕووی ئابووریەوە تووشی داڕوخان بوون و لە ڕووی سیاسیشەوە دیکتاتۆریەت چەند بەرانبەری جاران بۆتەوە. ئەمڕۆ لە هەر قۆناغێکی پێشتر نەخشەی ئیمپریالیستیانەی زایۆنیستەکان بۆ هەموو گیان ئاشکراتر بووە کە ئەوان هەر لە سەرەتاوە بۆ دامەزراندنی قەوارەیەکی ڕەگەزپەرستانە هاتوونەتە ناوچەکە. بەڵام خۆراوایەکان بۆ جوانکردنی پرۆژەکەیان هەموو توانای خۆیان خستووەتە کار، بەڵام ئێستا دامەزراندنی دەوڵەت لەسەر بنەمای ڕەگەزی و ئاینی بۆ کەس ناپۆشرێت. دروستکردنی دیواری جیاکردنەوەی ڕەگەزپەرستانە بە پێناسەی دادگای لایهایی بۆ کەس ئاراستە ناکرێت. پێشێلکردنی هەموو بڕیار و یاسا نێودەوڵەتەکان لە گرتن و کوشتن و داگیرکاری و گەمارۆ کەس ناتوانێت پاسایە بۆ بێنێتەوە. ئەوەی ئێستا ڕووی دەدات هەر هەمان بیر و بۆچوون و ڕەگەزپەرستانەیە کە سەرۆکوەزیرانی پێشووی قەوارەی زایۆنی گۆڵدا مائیر لە دیمانی ڕۆژی 15 حوزەیرانی ساڵی 1969دا لەگەڵ ڕۆژنامەی ساندای تایمزدا بەڕوونی ڕایگەیاندووە کە گەلی فەلەستین بوونی نییە. بابەتەکەش بەو شێوەیە نییە کە ئێمە هاتبین و ئەوانمان لەسەر زەوی خۆیان دەرکرد بێت و وڵاتەکەمان داگیر کرد بێت. ئەوان هەر بوونیان نییە. ئەوە لۆژیکی 100 ساڵەی زایۆنیستەکانە بۆ لە ناوبردنی فەلەستینیەکان و داگیرکردنی وڵاتەکەیان. بۆیە ڕۆژی قودس ڕۆژی هەر ئازادی خوازەکە هەز بە چەوسانەوە بکات. ڕۆژی مرۆڤایەتیە لە دژی ڕەگەزپەرستی و تیرۆر و داگیرکاری. دۆستایەتی هەر ڕژێمێکی ڕەگەزپەرست و چەوسێنەر بە هەر پاساوێکەوە بێت نیشانەی ناوشیاری و کەوتنە داوی پیلانە گڵاوەکانە کە ئاکامەکەی خۆ دۆڕاندن و دووبارە بوونەوەی نەهامەتیەکانە کە گەلی کورد لە هەموو گەلانی جیان باشتر لەو هاوکێشەیە تێدەگات.